لەگەڵ ئەو هەموو معاناتەی بەسەر من هاتوو لەسەر ئەو غوربەتەی کە من لە ساڵی 1982 لە کوردستان دەرچوو دوای 82 قەت ڕووی نەداوە یەک ساڵ لە کوردستان مابێت لە هیچ زەمانێکیانە من نەمتوانێت ساڵێک بمێنمە چکە بە جواز هاتوومەتەوە جوازەکەشم مافی ئەوم نەبووە ساڵێکی بەسەرا بڕات چکە بە تازەی کەمەوە نابێت لە مەتاریش دەرچی ئەگەر جوازەکەت 3 مانگی تیانە مابێت لەبەرەوە دائیمە ئەوە من حسابی ئەوە بکەم کە من ناتوانم لە 8 مانگ زیاتر لە کوردستان بمێنم نە یەکەم جار کە هاتووم نە جارەکانی تری ئەخیریش من لە ساڵی 1982 لە کوردستان نەماوم ئایا تەسیری من لەسەر کوردستان بڕاوە نەک ئەم جیلەی دوای ئەحتیلال هی پێشووتریش جیلی پێشووتریش هەر کەسێکیان بدوێنی لەوانێکی حتا ئەوانی کە قیاداتی ئیشی ئیسلامین بەڕادەی جیاواز تەسیری منیان هەر لەسەر بووە ئەگەر بە ئینسافەوە بڕوانە ئیشەکە لەوانەی کە تەمەنیان وەکو کاک بورهانی ئەمینی مامۆستا بورهانی ئەمینی مامۆستا حەسەن شەمێرانی بەڕێزانە کە لەگەڵیانە بووین و مامۆستا هادی کە لە ساڵی 1970 و دووەوە ناسی و لە مزگەوتی ئەبوبەکری سیدیق لە سلەیمان هەر یەکێک لەمانە کار و کارتێکردنمان لەگەڵ یەکتر هەبووە تەبعەن وەکو برای بەڕێزەوان نەوە وی لە من گەورەتر بووە مامۆستامە و لێیەوە فێر بوو ئەوی تەمەنی لە من کەمتر بووە یا شعرەکانی گوێ لێ بووە یا هەستی بە وجودی من کردو زانیوێتی کاریگەری من لە سلێمانی یا لە هەولێر ڕەکرد و لەسەری چەند و ئێستاش هەروایە ئێستاش لە ڕێگای کاسێتەکان پێشتر و ئەو دەرسانە ئەو کەناڵەشە کە ئێستا هەیە تەسیراتیش زانین چەندە لەسەر خەڵکی ئەوەش فەزلی خوای پەروەردگارە کەوا بوو ئەمە قسەیەکی ڕاست نییە کە بڵێ بەرهەمی دیار